سڵاو بەخێر بێن سەر چاوان بەخێر. تۆ چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە بۆچی بە تەنیا دانیشتووی؟ وەڵام من زۆر جار دێمە فامیلی مۆڵ دانیشتەکانی جەوەکی خۆشە، بارانی تێدانیا تۆز و خۆل و ئەوانەی تر مەنزەرەکانی جوانە کەشەوەیەکی خۆشە بەگشتی. شتەکانی ئەگەر شتێکم پێ بێت بۆ ماڵەوە بکڕم باسانی دەیکڕم و دەیبەمەوە. لەگەڵ کەشوهای ڕەمەزانە چۆنی؟ ئەویش باشم ڕۆژەکەم دەگرم ئینشاءڵڵا داوامی خۆشم دەکەم ئینشاءڵڵا هەمووی بە جوانی بەڕێک پێچی دەڕواتن. هەتاوەکو ئێستای چتین و برسی ماندوو لەگەڵ ئیش و کارت هەر دەبیتن قابلە تێن و ماندووبوون هەر لەگەڵ ڕەمەزان هەر دەبێتن بەس دەبی بەرگەی بگرین یەک لە مەرجەکان ڕەمەزان فێربوونی بەرگەگرتنە. بەڵێ بەرگەکردن و تەحمل فێرە تەحمل کردنە. خۆت چ پیشەی بە زەحمەت؟ مامۆستامە مامۆستای بنەڕەتی وەڵا کۆمەڵایەتی زیاتر سانستی ئەوە. یعنی ئێستا من پرسیارێکی مێژوویت لێ بکەم ئەبێ بزانی. وەڵای هەمووی نا مێژوو زۆرە بەس ئیشەڵا زۆربەی دەزانم. شتێکی خۆشم بۆ نایگەڕیتەوە شتێکی خۆشم پێشکەش ناکەی لە چ بابەتێک نچەحنێ نەحیەک بۆ نمونە چ شتێکی خۆشە بووە لەگەڵ تەڵەبەکانت لە زەینت مابێتەوە یان لە حیاتی خۆتا شتێک بێ خۆش بوو بێ؟ ڕۆژانە شتی خۆش دەبینی لەگە تەڵەبەکان لە دانیشتن و لە گفتوگۆ لە بابەتەکان لەو پێش نەورۆز سەیرانێکمان کرد بوو گەڵە خۆش بوو هەر تەڵەبە و بانجی دەکردن خواردنی دەی نەدەگۆ لەگە من بخۆ نەمان دەزانین چ بکەین هەم خواردنە چ لێ بکەین زۆر خواردنەکانیان زۆر خۆش بوو شتەکە شیرینیایی نابوو سپاسیان دەکەین دەستیان خۆش بێتن. مامۆستا زۆر سپاس. باشە مامۆستا من پرسیارێک لە تۆ ئەەکەم ئەگەر زانیت ئەبێتە خاوەن خەڵات ئەگەر نەشزانی من و تۆ پێکەوە چاڵنجەکەکەین باشە؟ ئینشاءڵڵا بەخێر بن ئینشاءڵڵا بەسەر چاو. پرسیارەکەی من ئەڵێت چی گیاندارێکە پێنج هەستی هەیە؟ پێنج هەست وەڵای لایەنی هەستەکان زۆر باش نازانم بەس زۆربیان هەندێکیان چاریەیان دەکەی پێنجێ هەندێک شەشێ نازانم بەڕاستی تاکید نیمە ناوەڵام. ئێستا مە چی بکەین پێکەوە؟ وەڵی بیگۆڕە پرسیارە بیگۆڕە مەتەڵ بێت خۆشە. با مەتەڵێکت لێ بپرسم باشە؟ ئەڵێت من کێم نەیەم داوام دەکەن بێم لێم ڕادەکەن. وەڵی زۆر شت هەندە زار داوای دەکەین خۆشە هەندە زاریش داوای ناکەین ئێستا داوای موچە دەکەین خۆشە بێتە کاتی نایەتن زۆر ناخۆشە زۆر شتمان هەیە لە دەرەوە لە قوتابخانە لە ماڵەوە زۆر شتمان هەیە کارەبایە ئاوە شتانە حەز دەکەین بێتن یا هەندە زار باران دەبارێتن باران نەبیتن. مامۆستا لە ناوەڕاستی قسەکە یەکسەر وەڵامەکەی هەڵێ نەباران نەبیت. ئێستا کە خۆمان عیلاقات و لەگە جوتیاران زۆرە حەز دەکەین باران باری بەس حەز ناکەین لافاویش بێتن. ئارێ وەڵا حەز دەکەین بارانێکی خۆش نەرم کەم بارێت بەڵام لافاویش دروست نەبیتن. مامۆستا تە وەڵامەکە زۆر ڕاست بوو بارانە یەکسەر لێم وەرگرت نەمووی زۆر جەختی لەسەر بکەمەوەیان بۆ نمونە زۆر دوو دڵی بکەم بڵێم دڵنیای چکە زۆر بە جوانی شتەکەی بۆ شەڕحکردم دەستەکان خۆش بێ ئێوەش خۆش بێ ئێوەش ماندی دەبن ئینشاءڵڵا سەرکەوتو دەبن لە کارەکانی خۆتان سەرکەوتو دەبن ڕێستانەیە بەگەراوکارانم خەڵاتەکەم پێ بدەن. مامۆستا تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بە بڕی 15,000 دینار دەتوانانی بچی بازاڕی بکەیت و لە ناو فامیلی مۆڵە خەڵاتی خۆت لێ وەربگریت. بەخێراتن دەستان خۆش بی زۆر سپاس دەستان خۆش بی زۆر سپاس خۆشحاڵ بووم ڕێستانەیە. زۆر سپاس کەشتان دەکەین دەستان خۆش بیت ئازیزن ڕێ.